سڵاوتان لێبێت لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو دیارە دوای ئەوەی شاندێکی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لەگەڵ یەکێتی مامۆستایانی کوردستان لەقی کەرکووک چوونە بەغداد و چاوپێکەوتنیان لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق و دواتریش لەگەڵ وەزیری دادی عێراق خالی شوانی ئەنجامدا. دوایەوە هەڵمەتێکی واژ و کۆکردنەوەیان دەست پێ کرد بۆ گواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەرناوەند. من بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕگواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی و دوا هەنگاوەکانیان دوای کۆکردنەوەی ئەو واژووە دەچمە لای مامۆستا محەممەد جەلیل، نوێنەری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە کەرکووک. مامۆستا سڵاوت لێبێت، سوپاس بۆم دەرفەتە، چیتان کردووە و بالەوە دەست پێ بکەم چەند واژووتان کۆ کردوێتەوە لە ماوەی ئەو هەفتەیە کە ڕاتیان گەیاند بۆەوەی واژوو کۆ بکەنەوە؟ بەڵێ، سڵاوی خوای گەورە لە جەنابتان و لە تەواوی بینەرانتان لە هەر شوێنێک هەن. ئێمە لە دوای ئەوەی کە زنجیرەی خۆپیشاندانی گەورە لە کەرکووک دروست بوو، بەرهەمی ئەو خۆپیشاندانە بەڕێز پارێزگای کەرکووک بە سوپاسەوە بانگی کردین لەگەڵ لیژنەی پەروەردە لە ئەنجومەن و لە نوێنەران. دواتر ئێمە بە کتابێکی فەرمی ئەوە بوو چوینە بەغدا و سەردانی هەرێک لە بەڕێزان خالی شوانی وەزیری داد و وەزیری پەروەردەمان کرد. لەگەڵ ئەوان بە چەند سیغەیەکی قانونی ڕێککەوتین لەسەرەوەی کە ئێمە واژوو کۆکەینەوە بە ئارەزومەندانە بۆ ئەو مامۆستایانەی دەیانەوێت، چکە ئێمە گرفتێکی گەورەمان هەبوو لە کەرکووک هەندێک لایەنی سیاسی دەیانوێت خەڵکی کەرکووک مامۆستایانی خوێندنی کوردی کەرکووک خۆیان نایانەوێت بچنە سەر مەرکەز. بۆیە ئێمە بە سیغەیەکی قانونی لەگەڵ بەڕێزیان ڕێککەوتین لەگەڵ هەردوولا کە ئێمە کڵێشەیەکماندا ڕشت و بەو شێوەیە ڕێککەوتین کە بە ئارەزومەندانە ئێمە ئەو فۆرمانە کۆبکەینەوە. ماوەی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ بوو دەستمان بە پرۆسەکە کردوێنێک کە کۆمان کردەوە و هەژمارمان کرد. نزیکەی بە دەقیقی 5,000 مامۆستا و فەرمانبەری تەنها خوێندنی کوردی واژۆیان کرد. یعنی خاڵێکە زۆر گرنگە ئاماژی پێ بکەم. ئەمە جگەل لەوەی کە تەمەند خوێندنی کوردی 7,000 و شتێکە، ینی ناگاتە 8,000. ئەمە جگە لەوەی کە ئێمە نزیکەی 750 خانەنشینمان هەیە ئەوانەمان نەنووسیوە، 1037 گرێ بەسمان هەیە ئەوانەشمان نەنووسیوە. ئەمجا سەرڕای ئەوە کە 5,000 کەس ئامادە بوونە داوای گواستنەوەی ڕاژە بکەن. لەگەڵەوەشە ئازانی لەم وڵاتە فشاریشەیە و زۆرێک لە بەڕێوبەرەکان یاخود یاری دەدەرەکان یاخود لە سەروی ئەوانەوە فەرمانیان بۆ هاتووە کە ئەو فۆرمە پڕەوە نەکەن. ئێمە کەواژۆکەمان کۆ کردەوە و تەسیمی لیژنەی پەروەردەمان کرد لە ئەنجومەنی نوێنەران، ئەوانیش بە کتابێ دەیدێنە بەڕێز پارێزگا. لەوێوە دووبارە ئێمە دەیبینەوە بۆ بەغدا بۆ ئەو وەزیرە معنیانە. مامۆستا، ئەمە ڕێکارەکان بوو دوای کۆکردنەوەی واژۆکان دراوە بە لیژنەی پەروەردە. لیژنەی پەروەردە لەوەیە لەگەڵ ئیدارەی کەرکووک بە تایبەتی پارێزگاری کەرکووک جارێکی تر بە نووسراوێ ئێوە بچنەوە بەغداد. هەنگاوی دواترتان چییە بێ؟ وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان تا چەند ڕەزامەندە بەم هەنگاوەی ئێوە و بربەستە سیاسیەکان بە تایبەتی لە بەردەم ئێوە تا چەند ئەتوانێت ڕێگر بێ ئەم جارەش ئێوە نەتوانن بە ئامانجی خۆتان بگەن؟ بەڵێ، خۆی وەزیری پەروەردەی عێراق ینی بەڕاستی ینی هەڵوێستێکی جوامێرانەی هەبووە. ئێمە چەندین جار کە چوینەتە لای بەڕوون و ڕاشکایی و تێتی لەگەڵتانم، ئاگام لێتانە، من ڕازیم، ئێمە کێشەمان نییە، ئەمەی وتووە، بەس ئێمە بیرمان نەچێ ئەم جارە ئەم فۆرمانە با بڵین ئەو کتابەی کە دەکرێت مباشر لە ڕێ بەڕێزکە خالی شوانیەوە دەدرێت بە ئەنجومەنی وەزیران بۆی لەوێت تەسویتی لەسەرکەن، چونکە ئێمە جارێکی تر پێویستمان بۆ نییە بچێتە پەرلەمان و یاسای بۆ دەرچێ و ئێمە قانونێکمان هەیە، قانونی دروستبوونی حکوومەت، ینی تەشکیلی حکوومەتی بەڕێز سوودانیە کە قانونی 21ە. ئەم قانونە بۆ ئێمە دەستکەوتێکی گەورەیە. ئەوانش کە پەکیان خست و ئەوانش کە ئیشیان پێ نەکرد بەڕاستی هەر ینی بابەتێکە بکردیانە بابەتێکی سیاسی، ئەگەر نا هەر لە ئەنجومەنی وەزیران تەسویتی بۆ بکرێت. ئەمە خودی وەزیری پەروەردە خۆی وتی ئێوە جارێکی تر پێویستان بەوە نییە بچن بۆ پەرلەمان و نەچن بۆ ئەوێ لەوێ داوا بکەن و یاسا و نازانم میزانیە و ئەوەی ناوێ. بۆیە مباشرەتەن دەچێت بۆ بەڕێز سوودانی لە ئێوە لە ناو ئەنجومەنی وەزیران پێویستی بە کۆدەنگیە بۆی تەسویتی لەسەر بکرێ، ئەم مامۆستایانە ڕاژەکانیان بگوازرێتەوە. پێتان وایە کە تاکو یەسە بە پێی زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی نییە بە گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی بەم جۆرێک کە داوا ئاکرێ؟
پێتان وانییە بربەستی سیاسیتان بۆ دروست بکرێت لە بەقاجارێکی تر چۆن لە پەرلەمان پەکخرا لە ناو پرۆژە یاسای بوجەیە ئێستا جارێکی تر پەک بخرێ و ئامانجی ئێوە نەیاتە دی؟ پێمان وایە ئەگەرە سیاسیەکان ئەوەی کە باسێکی هەندێکیان هەر واریدە، بەڵام ئەوەش بڵێن بەڕاستی وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە نەرمی نواندووە بۆ کەرکووک، یعنی لێک تێگەیشتنێک هەیە بۆ کەرکووک کە بەم شێوە و بەم ئاراستەیە ناکرێت ئیش بکرێت، چونکە بەڕاستی ئیشەکان بووە چۆنەڵی دووسەرە و سێسەرە و یعنی ئیشەکان هەمووی پەرش و بڵاو بوونە. خوێندنی کوردی یعنی هەموو جارێ باسەکەین کە ڕاژەی ڕاتبی لە هەرێمە و باقیەکەی تری ئیمتیحانات و دەوام و عوتڵە و نازام سەر بە بەغایە ئەم تێکەڵکێشیە بۆتە سەر ئێشە بۆ هەردوولا. تەنانەت جارەکانی پێشوش باسمان کردو خودی تەیب سامی خۆی توبی چۆنە بێشتی وایانی مۆزەف لە بەردەست منایە تۆ ڕاتبێدێتی هەر نەیانزانی بوو هەتا تیان گەیانە بوو. بۆیە هەستەکەی نەرمیەک نوێنراوە ئەگەر پلەی وەزیفی ئێمە بدرێ بە بەغا لەلایەن وەزیری پەروەردەی هەرێمەوە، وەزیری پەروەردەی عێراق وتی ئیشی چەند خولەق و چەند سەعاتێکە تەنها ئیشە ئیدارەکانە مێنە ڕێکی خین. ئەگەر ئەوەش نەکرێ هەڵبەتە ئێمە کۆمەڵە بەدیلمان نووسیوە لە فۆرمەکە جاری پێش و باسمان کرد. وەکو کۆتا پرسیار وەڵام بیتەوە، ئەگەر ئێوە ڕێکارەکانتان کردووە دیسان بربەست دروست کرا و نەتوانرا ئەو ڕاژەیە بگوازرێتەوە، هەنگاوی دواترتان چییە بێ؟ وڵاهی ئەمە خەباتێکی مەدەنیە دەستمان پێوەداوە، یعنی زۆر جار تەئکیدی لێکەینەوە کە ئێمە هەر بەردەوامە بین، بەڵام لە دوای ئەم قۆناغش بەڕاستی قۆناغی تر هەیە و کۆمەڵە سەردانی تری بەغدامان هەیە کە هەر لەم ماوە ئەنجامێدەین. بە تەئکید ئێمە بڕیارمان داوە نەوەسین، چونکە داوای مافی خۆمانەکەین، یعنی ئێمە ئەوەی کە لامان سەیرە بەڕاستی تۆ لەوەی کە داوای مافی خۆتەکەی هەر ڕۆژی تۆمەتبارتەکەن بە قەزەیەک، هەر تۆ ڕۆژی قسەت پێەکەن تۆ فڵانی تۆ فیساری تۆ دەستی تۆ ئەمەی تۆ ئەوەی ئێمە تەنانە داوای مافی خۆمان کردو، ینی هیچ شتێکی ترمان داوە تەنها داوای موچەشمان کردو، ینی ئێمە عێراق 18 خزمەتگوزاری هەیە، یعنی داوای ئەوانەمان نەکردووە جاروتمانە کاکە ئەوەرە علاوەمەوێ تەرفیعمەوێ زەویمەوێ خاڵبەندیمەوێ چیمەوێ پێشینەمەوێ، ینی ئێستا خەڵک تەنها داوای موچاکە. موچەکەش ینی بە 1000 تۆمەت و بە 1000 ناوزڕاندن و بە 1000 قسە و باس و کێشەمان بۆ دروستەکەن. ئێمە دڵنیابن کە هەر بەردەوام ببین قۆناغی داهاتوشتان بۆ ئینشاڵڵا ئاشکراکەین. دەست دیارە وەکو مامۆستا محەممەد باسی کرد هەنگاوەکان گەیشتوێتەوە ئێستا نووسراو لە جومەنی پارێزگای کەرکووک لە لیژنەی پەروەردە بۆ پارێزگار دەکرێت. دوایی ئەمان جارێکی دیکە سەردانی بەغدادیان دەبێەوە دەچنە لایەنە پەیوەندیدارەکان ئەو واژوانەی کە کۆیان کردوێتەوە وەکو مامۆستا محەممەد باسی زیاتر لە 5,000 لە کۆی نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەر 5,000 واژوو کۆکراوەتەوە بۆ ڕاژەکان بگوازرێتەوە سەر ئەم جارە ئیتر بۆ دروست ناکرێت.